بەرەمێنانی تیرۆریست لێکەوتەی زوڵمی دەسەڵاتە یا پەروەردەی حەزبە ئیسلامیەکان. ئەمە و پرسیارە جدیەیەکە میشە لە کاتی نمایشکردنی سیناریۆکانی دەسەڵاتدا دێتە ئاراوە بۆ پەردەپۆشکردنی قەیرانێک و دروستکردنی قەیرانێکی نوێ. لە ماوەی ڕابردوودا دەسەڵاتی کوردی ڕایگەیان کاشانەیەکی نوستووی داعشی لە ئەڵەبجە دەستگیر کردووە کە ویستویانە کاری تێکدەرانە ئەنجام بدەن. ئەڵەبجەیەک لەنکەی پەروەردەکردنی شۆڕشگەر و مامۆسانی باڵوێست دژی زوڵم و ستەمی باز. ئەمەش لە دوای چەندین جار حاڵەتی هاوشێوە دێت کە ناو بەناو حکوومەتی هەرێم پێڕەوی لێ دەکات بە بێوەی دواتر چارەنووسی ئەو کەسانە ڕوون ببێتەوە کە دادگای کراون یاخودنا ئایا سزاکانیان چی بووە و چ حکمێک دراون. لەم حاڵەتانەشدا وڵاتیان و پەرلەمانتاران با گومانەوە لەو دۆسیانیان ڕوانیوە تەنانەت چەندین نوکتە و تەنزیان لەسەر دروست کردووە کە نوێترین تەنزیان دروستکردنی وێنەیەک بووە و شانەیەکی قژداهێنانیان لەژێر سوچی بەتانیەکەوە دەرکردووە وەکو ئاماژەیەک بۆ شانەی نوستوو. باپەی پێناسەی ئینتەرپۆل کە پۆلیسی نێودەوڵەتیە و لا 195 ناوچەی جیهاندا نوێنەرایەتی و ئەندامی هەیە تیرۆری با کۆمەڵێک هەڕەشەی ئالۆز پێناسە کردووە. ئەم جم و جۆڵ و ڕاگەیەندراوە گوماناویانە لەسەر مەترسی تیرۆر لە هەرێمی کوردستان لە کاتێکدایە دەسەڵاتی سیاسی هەرێم زۆر کات بووەتە هەڕەشە بۆ سەلامەتی وڵاتیان و ژیانیان و زوڵمی لێکردون و ڕۆژنامەنووسانی وەکو سەردەش عوسمان و کاوەگەرمیانی لە ژێرچەتری و دەسەڵاتە تیرۆرکراون. ئەمیشە تۆمەتی ئامادەیان هەیە بۆ ئەو کەسانەی دژی ستەم و بێڕێزەکانی دەسەڵات وەستاونەتەوە. باشێک لە چاودێران پێیان وایە هەر بەپێی پێناسەکەی ئینتەرپۆل حەزبە ئیسلامیەکان بە پێچەوانی تێڕوانینی دەسەڵاتەوە ڕۆڵی بەرچاویان هەبووە لە دژاتی تیرۆر چونکە تاکیان پەروەردە کردووە دژی ئەو هەڕەشانەی ڕوو لە خاک و نیشتیمان دەکات و ڕێگر بوون لە پەرەپێدانی بیرینامۆ بە کولتوری کوردەواری هەڵێنجراوی بیری ئیسلامی. ئەوەی لەو نێوەندەدا دەمێنێتەوە ئەوەیە تاکەی ئەم دەسەڵاتە لە سیناریۆکانی بەردەوام دەبێت وەکو مەترسی بۆ سەرژیانی کۆمەڵایەتی و ئابووری و سیاسی تاک بە تاکی وڵاتیانی کوردستان دەمێنێتەوە.